ئێمە هەکو دایکان هەکو خوشکان و ئافرەتانی گشت چەند پارچەکەی کوردستان ئەمانەیە یەک دەنگ و یەک هەڵوێست ببینین ببینین بە نمونەیەکی زیندوو بۆ هەموو لایەنەکان یعنی ئێمە کە ئەم ژنانە بەبێ گوێدانە هیچ ئایدۆلۆژیایەک ئەبێ کار بکەین پێکەوە بەڕاستی ئێمە بە پێکەوەی ئەتوانین ئاشتی مسۆگەر بکەین ئەتوانین وڵاتەکەمان بپارێزین لەبەرەوە داواکاری لە هەموو دایکان و خوشکان و ژنان لە هەر چوار پارچەی کوردستان هاوکارمان بن یەک دەنگ و یەک هەڵوێست بین لەگەڵمانە پێکەوە بۆ بەدەستهێنانی ئاشتی بۆ بەرقەراربوونی ئاشتی بۆ کۆتایی هێنان بەو شەڕ و نەهامەتیانەی کە لە ساڵانێکە وڵاتەکەمان دووچاری بۆتەوە. دایک وەکوەی کە پێناسا کرێ لە لای من سەرەتاییترین و گەورەترین و پیرۆزترین قوتابخانەی مرۆڤایەتی دایکە بۆ هەر تاکێکمان ئەم پێناسەیە ڕاستە. هەر تاکێک کاتێک لە دامێنی دایکی بەرەبێتەوە یەکەم قوتابخانە ژنە دایکە کە پەروەردەکارێتی دروستکەرێتی بەڕاستی و ئێمەمانەوێ بە جەوهەری بە فعلی ئەم ڕۆڵە ئەم پێناسە ئەم پیرۆزیە وەکو بەرگ بدورین بەبەر دایکاندا کە خۆیان لە ڕاستی و واقعیدا هەڵگریە و ناوان بەڵام ئەوەی کەمەوێ بڵێم بەداخەوە لە ئێستادا هێواش ئەو ڕۆڵە پیرۆزەی دایک ئەو پێناسە پیرۆزەی دایک ئەو بەرگە پیرۆزەی دایک هێواش خەریکە کاڵە بێتەوە. بەڕێزان دایک بەدەر لەوەی کە دایکە بۆ ڕۆڵەکەی خۆی بەدەر لەوەی کە دایکە بۆ نیشتیمانەکەی خۆی ئەبێ لە بیرمان بێ کە سەروەت و پیرۆزیەکی زۆر گەورن سەروەت و سامانێکی زۆر پیرۆزن بۆ ئەم نیشتیمانە. ئەو لێکترازانە کۆمەڵایەتی کە ئێستا هەیە لە ناو خێزانەکاندا کە دایک بێ ڕۆڵە هەر کەس بۆ خۆی ڕۆڵی گەورە و بڕیاردەرێکە بینێ لە ناو خێزانەکانە ئەوە مەترسیە زۆر گەورەکەیە لەبەرەوەی بڕۆن توێژینەوەکان بخوێننەوە یعنی بەرگوێمانەکەوێ ڕۆژانە توێژینەوەکان ئەبینی نەبیستین ئەکرێ بۆ دروستکردنی هەر کۆمەڵگەیەک واتە بۆ چاکسازیکردن لە هەر کۆمەڵگەیەکە 100 ساڵت پێویست بە بۆ ئەوەی کە یاسا و ڕێسا کۆمەڵایەتی و خێزانیەکان ڕێک بخەیت بەڵام چارەسەرکردنی کێشەیەکی سیاسی ڕەنگە پێویستی بە ساڵێک بێت ڕەنگە پێویستی بە مانگێک بێت بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان هێواش بێ ئاگاین لەوەی کە بەرەو داڕمان لێکترازان وێرانکردن ڕۆشت. بەلکە ئێمە هەمومان دەزانین ئەوە 5 مانگە لە جەیەک وەکێ هەرێمین پاراستنە مەدیا شەڕێکی پڕ دژوار تێمەشاندن بێگومان ئەو شەڕی هەژی ئارمانج و سەدەمی خوا لە ئەلایەن دژمەوە ئاستەکی دیاریکراوە لەبەرەوەی جارێکی ئەمە هەمەشە دەکەین ڕۆژێتن ئێریشی شانگاڵ دەکەن لە دوای وێ ئێریشی مەخموور دەکەن ئەوانە هەموو خەبەر نییە ئەوانە هەموو سەدەم و ئارمانجی خۆی ئەساس هەیە ئارمان جێوێژی ئەوە کۆ پێویستە هەمومان بزانن سەدەم ئەوە پاکێکیان نییە ڕاستە ئێستا پاکێکی وەکە ئاستەنگ لە بەرامبەری خۆی دەبینە بەڵام ئارمانجی ئەساس چییە یا یەکەم پاکێکێک تونە بکە وەک تەڤگەری ئازادی دوام بژی هەموو جه ئۆوارێن گەلێن مین vê derê ên başûrê Kurdistanê yên welat Parêz ê xwedî ew şwêne hemûyan dagir bike na em wek gelên Rojava wek jinên Rojava em behsê Rojava bikin ji xwe di demî destpêkê da wek gelê Rojava em hemû zanin êriş û şerên 12 salan li derê hatiye qewmandin lê berî ev êriş werê qewmandin berî ev êriş werê pêkanîn em di saya rejîmekî dagirker dabûn erê dagirkeriya wê nebixwînebû li ew dagirkeriya wê bi rengekî spî bû gelê me bêvîn hêştin gelê me xwastin bê ziman bêlin bê çand bêlin bê îrade bêlin ji bo wê jî em wek gelê Kurd meserî tucar netewand û em natewînin ber ev nîzama ev rejîma faşîst ev rejîma Bes ê ku bi hezar salan xwast ku me dagir bike zimanê me tune bike çanda me winda bike me qir bike nikarî me serî tucarî li hember wan netewand
و ئەم ناتەوینن لێ پشتی کو شەرە ڕۆژاوا me dest pê kir di şerê Rojava da helbet her kes dizane hemû cihan jî dizane ku şerê Rojava da şerê jinê ye şerê Rojava ne tenê şerekî ku em bibêjin li hember rejîmekî bas bû şerê Rojava li hember hemû cîhanên ku dixwast gelên Kurd qir bikin gelên Kurd dagîr bikin من وەک خۆم ئیدانەی ئەم هەموو داگیرکاری و ئەم هەموو هێرش و بێ ئەخلاقیانە کە لەسەر گەلی کورد دژمنەکانی گەلی کورد پیادەی ئەەکەن ئیدانەی ئەەکەم داوا لە هەموو بەرپرسانی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان مافی مرۆڤ کۆمەلگای نێودەوڵەتی ئەەکەم ئیتر تاکەی ئەم هەموو هێرش و داگیرکاری و ئەم هەمووە هێرشانە لەسەر گەلی کورد قبوڵ ئەەکەن داوایان لێ ئەەکەم دە خەڵکی کوردستان لەلایەنە سیاسیەکان یەک بگرن کۆنگرە نەتەوەیی پێک بێنن با ئیتر دژمن کەم هێرش کاتە سەرمان بە بەهانەی ئەوەوە کە تەیارەکانی ڕژیمی داگیرکەری تورکیە هێرش ڕۆژانە هێرشەکەنە سەر سروشتی کوردستان سەر گوندەکان لە ناو شارەکانی باشووری کوردستان ڕۆڵەکانی گەلی کورد ترۆر ئەکەن بەناو ئەوەیە کە ئەمانە سیاسین وەلێ دژمنان دروستە هێرش بەناو ئەوە هێرشەکەنە سەر خاکی کوردستان وەلێ ئەوان ئامانجیان لە ناوبردنی تەواوی گەلی کوردە قڕکردنی تەواوی گەلی کوردە هەر ئەیانەوێ ناسنامەی گەلی کورد لەسەر چوار پارچەی کوردستان بسڕنەوە